البته تماشاوانجا ایتالیا وڵاتێکی بباندۆرە ئیتالیا ئەندامێکی دامەزرێنەری یەکێتی ئەوروپا یا ناتویە یا جی هەفتە یا جی بیستە هەموو ئەفرێک خرایم بە باندۆرین جیهانی ئیتالیایەکیش van وڵاتانەیەکیش وڵاتین هەری بە باندۆرین جیهانیە دووارەی پیشە سازیدا دووارەی سەربازیدا بێگومان ئیتالیا ji وڵاتێکی خودی کەڤنە شوپیەکە لە ئیتالیا فەلسەفە بێگومان سەر هەڵدایە ئێکیشان وڵاتانە خودی معریفێکە بەهێز حکوومێکە فەیلسوفان هەیە کوشین دەستێوان لە شێوازێ دروستکردنا دا وڵاتان و ئیدارەکردنی حتا vêga vê jî diyar e ئیتالیا بێگومان پەیوەندیان بەهێز دیگەل هەرێما کوردستانê یەکەم وڵاتە پشتی فەرانسا کو سەرروکی وەزیرên vî وڵاتیە vê تجارەیەکەمینە بەلکو جارا سێمە سەردana هەرێما کوردستانی دیکە یê پێشتر jî Giuseppe Conte serêkwezîrê ئیتالیا بوو دەما و سەردana هەرێما کوردستانی کردی ji bilî li ser astê wezaretên cuda cuda peywendiye berdewam xwar bûn serêkwezîrên Kurdistanê Mesrûr Barzanî jî pêştir seredana İtalya kiribû jariyê serêkwezîrên wî demiyên İtalya ve birêvrasmekê hejî hatibû pêşwazîkirin derbarê vê seredana serêkwezîra İtalya bû Hewlêrê birês Şoreş Ezîz Sormê rojnamevan li İtalya gelmeye Kayık Şoreş demata baş be êdî seredana serêkwezîra İtalya bu herêma Kurdistanê û di vê tewqîtê de ku dever li kûmeke guhartinan da derbas dibe hûn çawa dibînin gelo بەڵێ ڕۆژ باش سڵاو لە بینەرانی کوردستان 24 جارە پێشە هەموو شتێک من ئەمەوێ بڵێم سەردانی بەڕێز سەرۆکوەزیرانی ئیتالیا جۆرجۆ مێلۆنی بۆ عێراق و بەتایبەتیش بۆ کوردستان لە کاتێکی هەستیارە ئەوەش گرنگی هەیە گرنگیەکی تایبەتی خۆی هەیە بەتایبەتی بۆ کوردستان ئەمە ئیتالیا وەکو نەریتێک دوای 2003 دوای ئەو تەقینەوەی کە ڕوویدا لە شاری ناسریە 28 کەس بوونە قوربانی لەوانە 19یان ئیتالی بوون لە مانجی 11 2003 هەموو ساڵێک لەو کاتە لەو ڕۆژانە کە نزیکە بێتەوە لە کریسمس لە دایکبوونی حەزرەتی عیسا بیرەوەری ئەو قوربانیانەی ئەو تەقینەوەی ناسریە ئەکرێ هاتنی مێلۆنی تەبان بۆ سەردانی ئەو سەربازانەی کە لە کوردستانن ئیتالیا سەربازی لە گەلێک وڵاتەن وەکو لوبناان و کۆسۆڤۆ و هەروەها لیبیا و لەگەڵەوەش لە کوردستانی خۆشمان زیاتر لە 959 سەربازی هەیە کە یارمەتی ڕاهێنان و مەشقکردنی برا پێشمەرگەکانە دەن ئەوەش خۆی لە خۆیدا کارێکی پۆزتیڤ و ئەرێنیە بۆیە وابزانم هاتنی سەرۆکوەزیران بۆ کوردستان کارێکی گرینگە بەێ کاک شۆڕەشت خۆشت ئەزان ینی پەیوەندی هەرێمی کوردستان و ئیتالیا و پەیوەندیە بۆ ئەم سەردەمە ناگەڕێتەوە پەیوەندیەکان بۆ دوایی ناواتەکانی سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە کە ئیتالیا و کاتەش بێگومان لە چەرکەوەی هەوپەیمانی نێودەوڵەتی ئەو کاتەدا یارمەتی هەرێمی کوردستان داوە و منتەقەی دژافێڕینی بێگومان تەزبیت کردووە لە ماکەدا لە دوای 2023 بە شێوەیەکی باشتر جددیتر بێگومان پارە بە پەیوەندیەکانی داوە حتا لەسەر ئاستی کۆنسۆڵخانەیەکی بەهێز لە هەولێر هەیە بەرپرسانی هەرێمی کوردستان لە قۆناغا جیاوازەکانە سەردانی ئیتالیان کردووە بێژگە لەگەل سەرۆکوەزیرانی ئیتالیا لە ڤاتیکانیش لەگەل پاپاکۆ بوونەتەوە مەبەستم ئەوەیە ئەم سەردانە ئێمە چۆن هەڵسەنگێنین مانای چییە؟ ئەمە ئەبێ ئەم سەردانە بسەردانێکی زۆر گرنگ هەڵسەنجێنین وەکو ئاماژەم پێکرد کاتەکەی کاتێکی هەستیارە ئەوەی ئەزانین ئێمە لە وڵاتانی دەوروبەری کوردستان ڕووەدا و دژی کوردستانیش ڕووەدا هاتنی جۆرجۆ مێلۆنی سەرۆکوەزیرانی ئیتالیا کارێکی زۆر گرینگە وەک خۆشت ئاماژەت پێکرد فعلەن لەو کاتەی لە ساڵی 1991 کاتی کۆڕەوەکە ئیتالیا
دووەم وڵات بوو دوای فەڕەنسا کە ئەو کاتە میتەران بڕیاریاندا خەتی دژەفرین هێلی دژەفرین بۆ کوردستان دابین بکەن. ئیتالیا دووەمین وڵات بوو کە واژۆی ئەو ڕێکەوتنەی کرد. جا بۆیە ئیتالیا ئێستا نییە پەیوەندی هەیە لەگەڵ کوردستان و وەک ڕۆژنامەکانی ئیتالیا دوێنێ ئاماژەیان پێکرد جۆرجۆ مێلۆنی لەگەڵ بەڕێز سەرۆکوەزیرانی کوردستان کاک مەسرور بارزانی ئەبێ نەک تەنیا بۆ سەردانی سەربازەکانی خۆیان باس لە وزە و سروشتە سامانیەکانی کوردستان و هەروەها باری کشتتوکاڵ کە ئیتالیا وڵاتێکی زۆر دەوڵەمەندە و ئەتوانێ یارمەتی کوردستان بدا گوندەکان پێ ئاوەدان بکرێتەوە و لە ڕووی کشتتوکاڵەوە بتوانێ پەرە بسێنێ. جا بۆیە ئەو سەردانێکی زۆر گرینگە بۆ ئێمە. بەڵێ جگە لەمەش خۆ تەزانی ئیتالیا لەسەر ئاستی نێودەوڵەتی خاوەنڕۆڵێکی کارایە هەرچەندە ئەندامی هەمیشەی ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی نییە بەڵام وڵاتێکە بێگومان کاریگەری خۆی هەیە وەکو ئەڵمانیا لەگەڵ 5 وڵاتێکی تر لە زۆر بوارە و ئەندامی هەموو ئەو ڕێکخراوانەیە کە ڕێکخراوی کاریگەرن لەسەر ئاستی جیهان چ ڕێکخراوی بازرگانی بن چ ڕێکخراوی سیاسی بن چی سەربازیجی بن. کەواتە هاتنی سەرۆکی وەزیرانی ئیتالیا بوجاری یەکەم نییە ئەوە بوجاری سێمە بۆ هەرێمی کوردستان و پەرادان بە پەیوەندەکان لەگەڵ هەرێمی کوردستان بەتایبەت لە بواری وزە لە بواری کشتتوکار لە بواری بێگومان و بەرهێنان کە ئەمە بواری زۆر گرنگن خۆ تەزانی بۆ دروستکردنی پەیوەندی سیاسی و استراتیژیک ئەمە چۆن هەڵەسەنگێنیت؟ بەڵێ ئەوە ئەمەشیان ئەتوانم بڵێم ئەگەڕێتەوە سەر ئێمەی کورد تا چەند هەوڵەدەین ئەو پەیوەندیە پەرە پێ بدەین و هەوڵ بدەین ئەو بوارانەی کە ئەمانەوێ کوردستان پێی بەرەو پێشەوە بڕوا لەگەڵ ئیتالیا ئاماژەی گفتوگۆی لەسەر بکەین. جا بۆیە بەڕای من ئەو ڕۆڵەی کە هەیەی ئیتالیا وەکو خۆش ئاماژەت پێکرد ڕۆڵێکی زۆر گرینگە لە ئەوروپاش و ئەو ئافرەتە جۆرجە مێلۆنی کە یەکەم ئافرەتی ئیتالیە ببێ بە سەرۆکوەزیران لە مێژووی جمهوریەتی ئیتالیا هەموو هەوڵێکەدا بۆ ئەوەی ئیتالیا هەتا بێ ڕۆڵی زیاتر بێ لە یەکێتی ئەوروپا بۆ ئەوەی بڕیاری سر بدا. ئەمە خۆی لە خۆیدا کارێکی زۆر گرینگە. ولی برێز شۆڕەش عەزیز سۆرمێ ڕۆژنامەڤان ji ئیتالیا gelek spas.